لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لواني 1221 لوانا كاين تفسير قرآن بيروز بيم وخزمتان ومن بس رزامن دي رب العالمين وهوادان اوي از سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وما ظلمناهم ولكن ظلموا أنفسهم فما أغنت عنهم آلهتهم التي يدعون من دون الله من شيء لما جاء أمر ربك وما زادوهم غير تتبيب. بەڵە خۆشەویستان، دیا لە ئەتکان پێشووتر ڕەب العالەمین باسی چەند پێغەمبەرێکی بەڕێزی کرد عەلەیهیمو سەڵات وەسەلام، هەر لە نوحەوە هەتا وەکو کۆتا پێغەمبەر کە لێرە باسی کرد موسا سەڵات وسەلامی خوای گەورە لە هەموو پێغەمبەرانی خوابی عەلەیهیمو سەڵات وەسەلام. ئیتر قسەی ئەوان وەکو لە ئاتکەی پێشتر فەرمووی كذلك نقص عليك من أنباء القرى منها قائم وحصيد. ئابە ئەو شێوەیە قەسەس و چیرۆکی ئاوەدانیەکانی پێشووتر لۆ باز دەکەین. ئیوا هەیە جێگا و ڕێگایان لە دوای خۆیان بەجیمە، ئیوا هەیە جێگا و ڕێگاشیان بەجی نەما، لەبۆی پند و ئامۆژگای لێوەربگرن. ئیتر لێرەشدا بەگشتی دەفەرمی وما ظلمناهم ولكن ظلموا أنفسهم. ئەوانەی کەوا بە عەزاب لە ناومان بردن ئێمە زوڵممان لێ نەکردن کاتێکەوە عەزابمان ناردە سەریان، ولكن ظلموا أنفسهم، بەڵام ئەوان زوڵمیان لە نەفسی خۆیان کرد. بەچی؟ بەو کوفر و مەعسیەتەی کە ئەنجامیاندا کە لە نەتیجەدا مستحق بوون کە عەزاب بێتە سەریان. ئیتر لەو کاتەشکەوە عەزاب هاتە سەریان فما أغنت عنهم آلهتهم التي يدعون من دون الله من شيء لما جاء أمر ربك. کەواتە ئەو پەرستراو بە ناحەقانەی کەوا لە خوار خوای گەورە ئەوان دەیان پەرستن، ئەو پەرستراو بە ناحەقانەی کە لە خوار خوای گەورە ئەو قەومە مشریکانە دەیان پەرستن، لەو کاتێکەوە فەرمانی پەروەردگارت هات بە لە ناوچوونیان، ئەو پەرستراو بە ناحەقانە بەهانایان نەهاتن، سوودیان نەبوو، نەیانتوانی عەزابەکەیان لێ بجێڕنەوە. لم تدفع عنهم شيئا لما أتاهم عذاب الله، نەیانتوانی عەزابی الله تعالیان لێ بجێڕنەوە کاتێکەوە هاتە سەریان. سعدی دەڵێ وهكذا كل من التجأ إلى غير الله لم ينفعه ذلك عند نزول الشدائد. ئیتر بەو شێوەیە هەر کەسێک کەوا هانا ببا لە بۆ غەیری الله تعالی سوودی لێ نابینی و بە تایبەتی ئەو کاتێکەوە ناخۆشی دێتە سەری، ناتوانی بەهانای بێ، نەک هەر ناتوان بەهانایان بێ و نەجاتیان بدەن، بەڵکو وەما زادوهم غەیڕە تەتبیب. واتە ئەو پەرسراو بە ناحەقانە بەنسبەت ئەوانەی کە عابید بوون لە بۆیان ئەوانیان دەپەرست ناتوانی بەهانایان بێن، بەڵکو هیچیان لۆ زیاد نەکردن غەیڕە تەتبیب. تەتبیب بە معنای تەخسیر، زیاتر خەسارەتمەندیان کردن، زیاتر بوونە سەبەب لەوەکەوە عەزابەکە توندبی لە سەریان و لە ناویان ببا لەو کاتێک کە هاتە سەر. کەواتە نەک نەیانتوانی بەهانایان بێن، بەڵکو بوونە مایەی ئەوەی کەوا زیاتر موسیبەتەکە لە سەریان گەورەتر بوو، خەسارەتمەندتر بوون بۆی کەوا ئەو پەرستراو بە ناحەقانە ئەوانیان دەپەرست. ئیبن الجەوزی دەڵێ الآلهة جەماد، زۆربەی پەرستراو بە ناحەقەکان جەمادن، کودار و بەردیان دەپەرست، بت و سەنەمیان دەپەرست، یاخود هەر شتێک کە دەیپەرستن
ئاشە لەبەرچی خوای گەورە فەما زادوهم دەڵێ دوو وەڵام دەدرێتەوە. یەکەمیان وما زادتهم عیبادەتها واتە عیبادەتەکەی کە ئەوان ئەنجامیان دەدا لە بۆ پەرستراوە بە ناحەقەکانیان ئەو عیبادەتە بەهانایان نەهات. طبعاً عیبادەت کە لە بۆ ئەڵڵا تەعالا کە معبودی بە حەقە ئەنجامی دەدەی بەهانات دێ بە سەبەبی ئەو عیبادەتێک کە بە ئیخلاصەوە ئەنجامی دەی خوای گەورە پاداش داتەوە لە کات تنگانەش بەهانات دێ. بەڵام ئەو عیبادەتەی کە لە بۆ بت و سەنەمەکان و پەرستراوە بە ناحەقەکان ئەنجام دەدرێ بەهانایان نەهات لەو کاتێکەوە ئەوان لە تنگانەدا بوون. وەڵامی دووەمیش أنها في القيامة تكون عونا عليهم فتزيدهم شرا. والكل روج قيامته أو پەرستراوە بە ناحەقانە و ئەو عیبادەتێک کە ئەوانەی ئەنجامدا زیاتر حاڵی ئەوان خراپتر دەکات. ابن عطيەش دەڵێ صورة زيادة الأصنام التتبيب إنما يتصور كواتا أو بتوصنمانا يعني كو حالي أوانيان زياتر توشي خسارة كد دل أوهات تصور ذكري إما بأن تأليهها والثقة بها والتعب في عبادتها شغلت نفوسهم وصرفتها عن النظر في الشرع وعاقبتها كواتا بسبب أوان توشي بسبب أوان توش خسارة مندي أو برسرا بالحق كان بون بوي كوا کاتێکەوە ئەو پەرستراوە بە ناحەقانەیان بەخوا دەزانی و ثیقەیان پێدەکردن پشتیان پێدەبەستن و هەروەها خۆیان هیلاک دەکرد لە بۆ ئەنجامدانی عیبادەت لە بۆ پەرستراوە بە ناحەقانە ئەو مەشغول بوونەیان بە عیبادەتکردن لە بۆ غەیری ئەڵڵا ئەوانی مەشغول کرد لەوەی کەوە فکر لە دینی خوای گەورە بکەنەوە فکر لە دینی حەق بکەنەوە بیر لەو شەریعەتێ بکەنەوە کەوە خواي قولنا نادي لبويان فلحق عن ذلك عنة وخسران طبعا لا نتيجة دا أن توش أو مشقة أو خسارة من ديبون. وأما بأن عذابهم على الكفر يزاد إليه عذاب على مجرد عبادة الأوثان كواتا يعني بوش وجد الله اللي يقدر أوان سزاد درين هم لسر أو كفريك كرديتيان برامر بالله تعالى هم لسر أو عبادتيك لبو غير الله أنزاميان دا كواتا جارێک عذاب دەدرێن لەسەر ئەوەی کە کوفریان بە الله تعالی کردێ و هەروە عذابیش دەدرێن لەسەر ئەو عیبادەتەی کە بۆ غەیری الله تعالی ئەنجامیاندایە. ابن جرير طبري دەڵێ ئەو ئاەتە وەکو خەبەرێکە لە الله تعالی وإن كان خبرا عمن مضى من الأمم قبلنا ئەگەر چی خوای گەورە سوبحانه وتعالى باس لە هەواڵی ئومەتەکانی پێشووتر پێشی ئێمە دەکا فإنه وعيد من الله جل ثناؤه لنا أيتها الأمة. ئەگەر چی خوای گەورە سوبحانه وتعالى باس لە قەومەکان پێشووتر دەکاتن کەوا پەرستراوە بە ناحەقەکانیان بەهانایان نەهات لە کاتی تنگانە و بەڵکو زیاتر توش خەسارمەندیکردن دەڵ ئەگەر چی باس لەوان دەکا بەڵام هەڕەشێ لە ئێمەش لەو ئومەتەی ئێمەش إن سلكنا سبيل الأمم قبلنا في الخلاف عليه وعلى رسوله بۆی کەوا گەر ئێمەش ڕێگەی ئومەتەکانی پێشووتر بگرینە بەر بۆی کەوا خلاف لە نێوانمان پەیدا دەربارەی الله تعالى دەربارەی پێغەمبەرەکەی عليه الصلاة والسلام سلك بنا سبيلهم في العقوبة. ئێمەش ئەو ئومەتەیمەش ئەگەر ئێمەش شوێنکەوتەی ئومەتەکانی پێشووتر بین لەو کارانێکەوە ئەوان کردیان لەو مەنهەجەی ئەوان هەیان بوو ئیتر ئێمەش معەڕەزین ئەو عقوبەمان بێت سەری وەکو هاتە سەر ئەوان. وإعلام منه لنا أنه تعالى لا يظلم أحدا من خلقه وهروها آقادارية لأن الله تعالى كالله تعالى ظلم لهيز كسيقناك لمخلوق كاني بلكو بندكان بخويا بوكاراني أنزامي ددن ظلم لخويا دكن كأو معرزي دكن لبو أو عذابه أو سزايا. وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد. مناسبة آتە لەگەڵەوەی پێشترۆک و ڕازی دەڵێ کاتێکەوە خوای گەورە سوبحانه وتعالى هەواڵی بە پێغەمبەرەکەیدا صلی الله عليه وسلم لە کتابەکەیدا کە چی بەسەر ئومەتەکانی پێشووتر هینا کاتێکەوە مخالەفەی پێغەمبەرانیان کرد عەلەیهیمو سەڵاتو وەسەلام لەو عەزابێکەوە بەهۆیەوە لە ڕەگ و ڕیشاڵەوە دەریهێنان
و بەیانی کرد بۆی کەەوە ئەوان زوڵمیان لە نەفسی خۆیان کرد بەو کار و بەو کوفر و بەو معسیەتێکەوە ئەنجامیاندا و لە نەتیجەدا ئەو عەزابە هاتە سەریان و هەروەها باس لەوەش دەکاتن کەوە بەوەندە عەزابەش کۆتایی پێ نایە مەسیری ئەوان بەڵکو لە قیامەتیش عەزابی خوای گەورە چاوەڕوانیان دەکا ئیتر ئەوەش سەرئەنجامی هەموو زاڵمێکە خوا پەناماندا. وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة أي وكما أهلك ربك أهل القرى التي قصصنا عليك كواتا هروكو پروردگار يا رسول الله صلى الله عليه وسلم أهلي أو ئاوەدانیانەی پێشووتری لە ناو برد کەوەکو باسی کرد لە بۆت لە کاتێکدا کە ئەوان ظالم بوون كذلك نهلك أمثالهم من الظالمين بە هەمان شێوە هاوشێوەی ئەوانیش کەواتە ئەوەی کەوا بەسەرەوان هات ئەوە سونەتێکی جاری الله تعالى بەسەر هەموو کەسێک دێکەوە هاوشێوەی کارەکانی ئەوان بکاتن لە زوڵمکردن ئەوانەی کەوا زوڵمیان لە نەفسی خۆیان کرد بە کوفر و بە مەعسیەت و بە شیرک بالله کەواتە ئەوەی کەوا بەسەر ئەوان هات ئەوە سونەتێکی خوای گەورە بەسەر هەموو کەسێک دێ کە ئەو ڕێگا بگریتە بەر خوای گەورە سبحانه وتعالى هەروەک بەسەر ئەوانی هینا کاتێکەوە ظالم بوون بەسەر هەموو کەسێک دەینی کەوا ظالمە بە تایبەتیش بە شرک و بە کوفر و بە مەعسیەت. بخاری و مسلم ڕەحمەتی خوایان لێبێ حەدیثێک دەجێڕنەکەوە لە ئەبی موسای ئەشعەری خوای لێ ڕازی بی کە دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی إن الله لا يملي للظالم الله تعالى جڵەوی شل دەکا لە بۆ ظالمان حتى إذا أخذه لم يفلت بەڵام فترێک جڵەوی لۆ شل دەکا بەڵام هەرکە گرتی تازەبەری نادا هەرکە گرتی بە عەزاب تازەبەری نادا ئەوجا پێغەمبەر صلی الله عليه وسلم أو آتي خيند وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد بل إن أخذه أليم شديد واتا لنا بردني الله تعالى لبو كسان شي ظالم قرتنيان بعذاب وسزادانيان للان الله تعالى أليم شديد زور بإيش وآزار زور تنده خوا پنامنده رازي دلي خواهي قور سبحانه وتعالى بياني كر لو آتك وعذابكي خواهي قور سبحانه وتعالى تنها لبو أو كسانيني كلا بيشوتر كفريان كردو خواهي قور لناي بردن بلكو أو السنتيشي جارية لأن خواهي قور لبو همو ظالماني كوا همان كردوي أوان أنزام ددن وارها آتا بلغي لسروي أوا كأن من أقدم على ظلم فإنه يجب عليه أن يتدارك ذلك بالتوبة والإنابة واروا تشهان من دا وبلغير سرويكوا هر کسی اگر ظلمي چشي کرد با هتا كاتب دستومايا زو پنالو توبة و استغفار ببا تا وكو أو عذابيني تسري اگر بردوام بي لسر ظلم كخواي قول وعدي دا بسر هم ظالمك بيتا ابن عطية دلي هذه آية وعيد تعم قرى المؤمنين سبحان الله دلي آياتي شي هراشة آميزة تعم قرى المؤمنين حتى آوداني وشارو ولاتي إيمان دارانيش لجير أو هرشيدان فإن ظالم أعم من كافرة خواهي قد فرمي لسر كساني كاد كوا ظالمة نافرمي كافرة كوات هر كسيك أو وصفي لبتجي معرض لبو عذابي وقد يمهل الله تعالى بعض الكفرة تاري واهي خواهي قورا مهلت بكسانش كافر ددا وأما الظلم في الغالب فمعاجلون بلام ظالم كان غالبا خواهي قورا زو عذابيان لو دنيري لو أنا خواهي قورا عذابنا نرتسر كافرا بلام هر عذاب دا نرتسر ظالما خوا پنا من دا قسطلانيش لشرح بخاري دا دلي أو آت في تحذير عظيم عن الظلم كفرا كان أم غيره أو آت براس تحذير آقادار كرنويتشي تندي تيدا لظلم آقاداري ظلم بن أو ظلم بقى تحدي كفر يان نقاتي لغيره أو لنفسه أو ظلم تلا نفسي خوي بك بمعصيته بتاوان يعني لغير خوي بك تعدى وتزاوز بك وسنور بزني
ولكل أهل قرية ظالمة ولبو أهلي همو آوداني وشار ولاتك كوا ظالم بي بها لخوي بترسيه لبري خواي قورد فرمي أو هرشانة وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة ئابە و شێوەی وەکو ئاماژەی پێدا بە عاقبەتی ئەو قەومانی کەوا لە ناوی بردن لەبەر ئەوەی زاڵم بوون ئابە و شێوەیە سونەتی خوای گەورە جاریە هەموو کەسێک لەسەر مستەوای فەرد هەموو ئومەتێک و میلەتێکەوە صیفەتی زوڵمیان لێ هاتە جێ با لە خۆیان بترسێن لەو عاقبەتەی کەوا خوای گەورە بەسەر قەومەکان پێشووتری هینە ئەوانیش معڕەزن بەسەریان بێ خوای گەورە پەناماندا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون